الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشەویستان، سڵاوی خوای گەورەتان لەسەر بێ لە شەوێکی تری جومعەی مبارەکە لە خزمەتی کۆڕ و مەجلیسی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم و سیرەی پاکی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بە تایبەت کتێبەکەی جەنابی مامۆستای مدەڕیس و وهندێک سیرەی تر الوردة العنبرية في سيرة حضر خير البرية لباسي غەزاکانی پێغەمبەری خوا بووین صلی الله عليه وسلم. ئەم شەو بە ئیزنی خوا ئەچینە کۆتا غەزای پێغەمبەری خوا کە ئیتر لە دوای ئەوە پێغەمبەری خوا ماڵ ئاوایی لە ژیان کرد و وەفات ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوش غەزای تەبوکە یا غەزوة العوسرە یا جێش العوسرە بەمانە هەمووی هاتووە. تەبوک تەبعەن ئەم غەزا لە کەیا بوو؟ لە مانگی ڕەجەبا بوو، ساڵی نوێمی کۆچی کە پێغەمبەری خوا 9 ساڵ تێپەڕی و بەسەر کۆچیا لە مەکەوە بۆ مەدینە. پاش ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو فتوحاتە گەورەی کرد و جەزیرەی عەرەب وردە وردە مسلمانە بوون و ئیمانیان هێنا و مەکەی پاک کردەوە، تائیفی پاک کردەوە و ئیتر وەکو ئاماژەمان پێکرد هۆزەکان ڕۆژ بە ڕۆژ ئەهاتن مسلمانە بوون و ئیمانیان هێنا. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. ئەو ئاماژە بەو هەموو ڕووداوەکە کە خوای تەبارەک و تەعالا بۆ پێغەمبەر هێناوەتە پێشەوە، کاتێوا خەڵکی فەوج هۆز کۆمەڵ ئەهاتن ئیمانیان بە پێغەمبەری خوا هێنا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیستی لەشکرێکی ڕۆم هاتەتە تەبعەن بە 40,000 نەفەرەوە هاتوونەتە بەڵقا نزیک عەمانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بیستی ئەم هێزە هاتوون و سەرکردایەتی هێرەقل و بە خیتەی ئەو ئەمانە دیارە بۆ هاتوون بن بەسەر مەدینە. تەبعەن ئەو کاتە مەسەلەی تەبوک خۆی تقریبا 700 کیلۆمەتر لە مەکەوە دوورە، لە مەدینەوە دوورە، زۆر دوور نییە، ینی بەڵێ وەکو 700 کیلۆمەترە لە مەکەوە دوورە، عەفو لە مەدینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیستی کە ئەم جێشە هاتە بەڵقا و بەڵقای نزیک عەمانە بۆ ئەوەی کەوا بێن غەزوی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. ئەگەر تۆ دیراسەی حیات و ژیانی پێغەمبەری خوا بەوردی بکەی، غەزاکانی هەمووی بەرگری بووە، هەمووی دیفاع بووە، هیچی وجوو نەبووە، هەمووی چی بووە؟ بەرگری بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەبعەن کاتەکە کاتی هاوین ئەبێت، کاتی ینی سەرەتای هاوین ئەبێ، کۆتایی بەهارە بێ، ئەو کات و ساتەی میوەجات پێگەیە، بەهەرحاڵ خەڵق حاصلاتی ئامادە ئەبێ. لەو کاتە ئەم جێشە پێغەمبەری خوا بیستی کە هاتووە، ئینجا پێغەمبەری خوا کەوتە خۆی فەرمووی ئەبێ ئێمە جێشێک ئامادەکەین. بۆیە پێوێت جێش العوسرە یان غەزای عوسرە، یعنی جێشی تەنگانە، یعنی کاتی وەکو بڵێ زەیقەت و تەنگانە و بێتاقەتی، یان غەزای تەنگانە و زەیقەت و بێتاقەتی. تەمان لەو کاتە هەم ئەسحابەکان مەشغوڵ بوون، هەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەم ئەو چەک و ئەسلحەی ئەو تویان بەدەستەوە نەبوو بتوان پەلاماری ڕۆم بن. بۆیە پێوتێت غەزوەی عوسرە، یعنی تەنگانە و زەیقەتی و ناڕەحەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم وەزعەیشەوە ئەو هۆزانێت کە مسلمان بوون لە تائیف و لە هەوەزان و لە چواردەوری مەکە و مەدینە 30,000 چەکداران ئامادە کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی بەمە زۆر خۆش بوو، بۆیە پێغەمبەری خوا فەرمایشتێکی فەرمی من جهز جيش العسرة غفر الله له. ڕاوە نەسائی فەرمی هەر کەسێک ئەگەر بێت و سەربازێک یان مجاهیدێک ئامادە بکا بۆ ئەم غەزای عوسرە، غەزای تەبوکە، ئەوە خوای گەورە لێی خۆشە بێت. و ڕووی کردە دەمی دەوڵەمەندی مسلمانەکان و ئیماندارەکان فەرمی ئامادە بن، ماڵەکانتان سەر و سامانتان ئامادەکەن بۆ ئەوەی کەوا بتوانین جێشێکی ڕێگەپێک ئامادەکەین و بەرگری لە خۆمان بکەین و ئەو جێشەی ڕۆم تێک بشێنین. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم. جا لەم کاتە مەوقیفی مسلمانەکان، منافقەکان، دووڕوەکان، مسلمانی ساغ دڵسۆز هەمووی دەرەکەوێت. ليميز الله الخبيث من الطيب
وەکو کوردەواری خۆمان ئەڵێ بەڕاستی ئینسان لە کاتی تنگانە دەرئەکەوێ کێ دڵسۆزە کێ مخلیسە کێ دوژمنە کێ منافقە کێ ناحەسە کێ خائینە کێ مەکرباسە ئەمە لە کاتی تنگانە ئینسان دوژمن و دۆستی بۆ دەرەکەوێت دا لەو کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ڕووی کردە مسلمانەکان فەرمی ئەم جێشە بێ ئامادەکەن بە تۆکمەیی بە خۆراکی باش بەمانە تر مسلمانی وابوو ئەگەر چەندێک خواردن لە خۆی زیابوو ئەیهێنا مەسەلە سیلا لە خۆی زیابوو ئەیهێنا پارە لە خۆی زیابوو ئەیهێنا بۆ نمونە حەزەتی ئەبوبەکری سیدیق بۆ ئەوەندە پیاوێکی عەزیم و گەورەیە لەناو ئومەتی ئیسلامە بۆ خوا مەسەلەی بە هاوڵی پێغەمبەری خوا ناوی ئەبا بە ثانی اثنین ناوی ئەبا ثانی اثنین فی الغار کە کاتێ خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت لە طریقی هیجرەتە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ما ظنك پیغمبر فرمود ما ظنك يا ابا بكر باثنين الله ثالثهما ان الله معنا لا تحزن خوا فرميت خوا پیغمبر ما ترسن من تان لقلا يعني او كسانك يبون پیغمبر وحزي وكرو كخوا يقول من تان لقلا يعني امها والله شيني پیغمبر خوا صلى الله عليه وسلم بوي اون دبر رزا چونکە لە مەسئلەی ئیخلاص و دڵسۆزی و ئیمانە بەڕاستی کەس هاوتای نەبوو هاوتایشی نابێت پیغمبری خوا فرمید صلی الله علیه وسلم ما صب الله في صدري شيئا الا صببت في صدر ابي بكر خواهش تيجي نفس الا ابو بكر دام ناوه ان جاء پیغمبری خوا فرمید صلی الله علیه وسلم خوش شویسترین پیاو لای من حضرت ابو بكر لنا افرتان شا مسلك شكيتك خزاني پیغمبری خوا بو صلی الله علیه وسلم حضرت ابو بكر صدیق بو اونده پیاوی عظیمه چونکە زۆر دڵسۆزی پێغەمبەر بوو صدیقی ئومەتە بەبێ هیچ حجە و بەڵگەیەک ئیمانی بە پێغەمبەری خوا هێناوە صلی الله علیه وسلم تەصدیقی پێغەمبەری کردووە نبووەت و ڕیسالەتی پێغەمبەری خوای کردووە لەم کاتەشە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ماڵەکانتان بێنن حەزەتی ئەو وەگە تەسەورەکان چی کردبێت نیوەی ماڵەکەی بردووە ڕوعێکی بردووە تۆزێکی بردووە نەخێر ئەوەی کە لە ماڵا بووە هەمووی بردووە پێغەمبەری خوا حضرت عمر نیوەی ماڵەکەی هێنابوو حضرت پێغەمبەری خوا فەرمی ئەبا بەکر فەرمی چیت هێناوە یا ئەبا بەکر فەرمی هەرچی لە ماڵا بوو هێنامە فەرمی ئەی چی بەجێشتەوە بە ماڵ مناڵەکەەوە فەرمی الله ورسوله خوا پێغەمبەر هیچ تمەن دینارێکی بەجێ نەهێشتە بوو یەک دینار هەمووی هێنا بە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حضرت عمر فەرمی یا ئەبا بەکر هەرگیز من ناتوانم پێشبڕگێ و مسابقەی تۆ بکەم تو هەمووی هێنا من نیوەی بێناوە نیوەم بۆ مناڵەکان بەجێشتووە تو ئەو نیوەشی بۆ مناڵەکان بەجێ نەهێشتووە سەیریکە وفي ذلك فليتنافس المتنافسون أصحابي پێغەمبەری خوا ئاوا لە خێر و چاکە مسابقە و پێشبڕکێیان کردووە لەم جێشی عوسرا ئاوا بوون ئەصحابی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم إنجا حضرت عثمان الذي استحيت منه ملائكة الرحمن ذي النورين خاوەنی دوو نورەکە زاوای پێغەمبەری خوا دووکچی نازاری پێغەمبەری خوا خێزانی بوو زۆر تاجیرە گەورە بوو زۆر بازرگانێکی گەورە بوو حەزەتی عوسمان تەسەورەکەن چی هێنابێت حەزەتی عوسمان جاری ئەبە 70 دانە ئەسپی ئامادە کردووە 70 دانە ئەسپ وەکو لە ڕێواتێک ئافرمێ 1000 دانە وشتری هێناوە ئەوەندەی تەقریبی 70-80 بە بار کامل بار خۆراک و زەخیرە بۆ ئەم جێشە هێناوێتی حتا ئەفەرمێت تیجارەت و بازرگانێکی هاتەوە بازرگانەکان چون بە دەمیەوە بیکڕن وتیان قوربان ئەمە بە چەنی ئەدەی یەکیان وتیان هەموو درهەمێ خێری پێدەم تا 2 درهم تا 3 درهم ڕۆی حەزرەتی عوسمان فەرمی هەر زیاتریان پێداوم تا 5 درهم خاسان ڕۆی فەرمی زیاتریان پێداوم وتیان وەڵاهی یا عوسمان هەرچی تیجار و بازرگانی مەکە و مەدینەی لێرا کۆوە تۆ هەر ئێمەین ئەمە کی ئەم زیادەی بە تۆ داوە ئێمە تا 5 درهم زیادە بە تۆ بدەین فەرمی الله خوا بە هەموو درهەمێک 10 درهم پێدا ئەو هەموو قافڵە کە تیجار و بازرگانی ئەو بوو هێنابووی ڕێک دای بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەصحابی پێغەمبەری خوا ئاوا بوون ئەم نازارانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بوون بۆیە پێغەمبەری خوا فەرمی اللهم ارض عن عثمان
فإني عنه راض. خواه لعثمان رازي بمن شنك الرازيم لي رازيم لي لإخوة بيغمار فرمي ولسوف يعطيك ربك فترضى. خواه رازيتك خواه لعثمان رازيبة لحظة عثمان رازيبة شنك من رازيم لي. إن جاء فرميت هر أوش نوحز عثمان أفهمت 1000 ديناري دينار أو كاتالتون بوا 1000 ديناري جينا خستي 1000 مسقال 1000 دينار يعني مسقال زير آلتون خستي كوشي بيغمبري خوا صلى الله عليه وسلم. أما بيغمبري خوا أو آلتون كان والي أكد دينار كان. إن جاء فرمي ما ضر عثمان ما فعل بعد اليوم. هيشتك إتل موضوع عثمان هيشي لسنامين يعني حزب عثمان حتشي بكا خواي قوري براسي لي قبولك هيشتك زرري بينا قينت أصحابي بيغمبري خوا آوابون. أما سرتاي دروزبوني غزاي تبوك بو كبيغمبري خوا بكوتا غزاي بيغمبري خوا دان ريت 3000 جيشي آماده كرد. حتى وقول القرآن شو آماجي بيكراوه هندك لو فقير وفقرانا أصحابي الصوفة أوانك سوكي مدينة دا أنشنو نمالي بيغمبرو ناني عن بو الروي بيغمبري خوا صلى الله عليه وسلم هندك كان هاتن ولاي بيغمبري خوا فرميان يا رسول الله يما هي اسمها النية أي شون بين بوم غزا والقرآن لا أجد ما أحملكم عليه بيغمبري خوا قرآن آماجي بيكا فمن لا أجد ما أحملكم عليه براسي من يشتكي وامل لان يبتان دمي بيغمبري خوا فرمي أفرميت وتولوا وأعينهم تفيض من الدمع حزنا ألا يجدوا ما ينفقون براسي أو حوت نفرة أو هش نفرة أو شن نفرة كهاد نقسم دي بيغمبري خوا صلى الله عليه وسلم قرآن بمان باسك أفرميت كبيغمبري خوا جوابي كيف فهم هيش ما لانيو أنا مشتان يما خمان فقيرين هجارين تو أنا كيومانية أمن ناو شاوكانيان براسي بربولا جريان لتا وقت وانا يعني هيك عند دسناكوي برون بو ام غزا صرفي كان ولاخ واشتر بار مال ثروت شمشير كلخمت بيغمبر ابن جان فدابن جان سدزبن امت شاوكان بربولا او اصحابي بيغمبري خو اوابون. حضرت عباس امامي بيغمبري خو دواناني برشاك برسلاح كرد هاو كاري كردن. حضرت عثمان سياني ترياني اماده كرد بهرحال ابو موسى اشعريش هذا لا بيغمبري خو صلى الله عليه وسلم هندك ولاخي سواري واماني اماده كردو لخدمتي بيغمبري خوا برو غزاي تبوك رشد. ابو موسى اشعري كباوا قوري ابو الحسن اشعري كامر كومله نيار وناحز بادبيه كان برامر بو امام غروزيون بهذا نقصي بيالن ازان خوشويستان منافقان شاتن بوخدمتي بيغمبري خوا عزري قران هيناو خويان اشاردو كاتك كاتي گرمايو توانا مانيو اتر ام بمشي وازا بلان پیغمبری خواه صلی الله عليه وسلم ایزانی درو اکن ایزانی منافقان درو اکن بوی زور پیغمبری خواه گوی پی ندان و فراموشی کردن اهمالی کردن حتی هندێک لە منافقان لە خزمەت پێغەمبەریان ڕۆشتن عەبدوڵای کوڕی سەلەم بەڵام لە دوایە گەڕانەوە بۆ ئەوەی کە زیاتر مسلمانەکان ساردکەنەوە بەڵام بەم گەرما و بەم بێ سیلاحی و بەم بێ چەکی و بەم بێ خۆراکیە ئێمە چۆن نەتوانین بەرامبەری ڕۆم بۆسین ئەوەنە منافق پیسە هەندێکیان هەر لە سەرەتا ناتن هەندێکیان بەڵام لە نیوا گەڕانەوە بۆی کە مسلمانەکان پشت ساردکەنەوە بەڵام الحەمدوللا پێغەمبەری خوا ئەو مسلمانانی وا پەروەردە کرده بوو هیچیان پشت سار نەبوونەوە لە خزمەت پێغەمبەری خوا ڕۆیشتن صلی الله عليه وسلم هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزەتی محەممەدی کوڕی مەسلەمەی دانا بە ئەمیر و والی مەدینە پێغەمبەری خوا ئەوی دانا و حەزەتی عەلیشی دانا کە سەرپەرشتی ماڵ و مناڵەکانی خۆی بکات پێغەمبەری خوا فەرمی جا منافقان هاتن جان وەڵای عەلی پیاوێکی معلوم بێغیرەتە و ترسنۆکە و بۆیە مەسەلە پێغەمبەری خوا نەیبردووە لەگەڵ خۆیان داینا محافظە ژنی ماڵی پێکا حەزی عەلی کە ئەمەی بیست ئەفەرمێت یەکسەر دەستی دا سیلاح و ئەسپ و ڕۆشت تا خۆی گاندە پێغەمبەری خوا لە دەروی مەدینە پێغەمبەری خوا فەرمێت چۆن هاتووی من تۆم لای مناڵەکان داناوە فەرمی یا ڕەسوڵ شتێکی وایە تۆ بەڕاستی من حەز ناکەم وام پێ بوترێت تۆ لە جەنگا بیت و منی بەڕاستی لە ئیسراعەتا بم هەر یەم لە خزمەتا
پیغمبری خوا فرمی افلا ترضى ان تكون مني بمنزله هارون من موسى الا انا ولا نبي بعدي. اي علي حضرت موسى چون هارون برای بوو لە جێ خۆی داینابوو، منیش تۆ لە منزلەی هارونی بۆ من بڕۆ سەرپەرشتی ماڵەکان بکە، ئاگای لە خێزان و ماڵناڵی خۆت و منیش بێ. ئابۆ شازە پێغەمبەری خوا گەڕاندیوە فەرمی ئیلا ئەوەنە هەیە لە دوای حەزرەتی موسى پێغەمبەر هات بەڵام لە دوای من پێغەمبەر نایە. ئەی ناوکە چۆن حەزرەتی موسى لە چ مەرتەبەیەک بوو بۆ حەزرەتی هارون، لە چ مەرتەبەیەک بوو حەزرەتی موسى، تۆش لەو مەرتەبە و لەو مەقامای بۆ من کە بەڕاستی جێگەری ئەو گرێتەوە بۆ من. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا تەشجیعی کردەوە، ئینجا حەزرەتی عەلی گەڕاوە. لێرایەنە کۆتایی وتاری ئەمشەو تا ئەو کات و ساتەی کەوا باقی غەزاکە تەواوەکەین بە ئیزنی پەروەردگار. تەمان بابەتەکە زۆر تەفاسیلەوە زۆریش هەڵەگرێت. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ، لە هەموو لایەکمان ڕازی بێ. یا ڕەبی خوایە لێمان قبوڵ کەی، خوایە لەبەر خاتری ئەو پێغەمبەر نازدارە صلی الله علیه و ئەصحابی پێغەمبەری نازدار لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، عاقبەتمان بەخێر بگێڕە. یا ڕەبی خوایە گیان حوسنی خاتیمان پێ بەخشە، لە سوئی خاتیمە لاماندا چی باشە بۆ دین و نەمانەوە بکە، ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵومدامان بکە. یا ڕەبی خوایە گیان لە بەڵاوە باو نەخۆشی ناخۆشی لاماندا وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە، پڕ لە ئەمن و ئەمانیکە، پڕ لە ڕزق و ڕۆزیکە. یا ڕەبی خوایە گرانی و قاتی و ناڕەحەتی مەهێنە بەسەرمانە، بە ئیمان و مان ژێن و مان بێنن و زیندومان کەرەوە. یا ڕەبی خوایە گیان یەک مسقالە زەڕە لە غیرەتی ئەصحابی پێغەمبەری خوا بەی بە هەموو مسلمان و ئیماندارێک کە بتوانێ وەک ئەو ئەصحابە نازارانە ڕزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ، دیفاع لە دینیان، لە ئەخلاقیان، لە ڕەوشتیان، لە ماڵ و مناڵن، لە خاک وڵات و نیشتمانیان بکەن. یا ڕەبی خوایە گیان بە ئیمان و مان ژێن و مان بێنن و زیندومان کەرەوە. یا ڕەبی خوایە لە ڕۆژی قیامەتشا لە خزمەت پێغەمبەری نازدارە حەشرمان بفەرموو، بانگمان بکە و دەرمان نەکا. یا ڕەبی خوایە گیان لە هەموو لایەکمان ڕازی بە و لە هەموو لایەکمان خۆش بە و لە باوکو دایک هەموو لایەکمان خۆش بە و دەرەجەی باوکو دایک هەموو لایەکمان عالیکە. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.